ترامپ نەورۆز و سێزدە بەدرەی لە ئێرانیەکان تاڵ کرد. ڕووداوەکانی پەیوەست بە ئێران زۆرن، من هەوڵ دەدەم ئەوەی لێ پارشەوە ڕوویداوە بە کورتی پێتان بڵێم. 4:30 خولەکی ئەمشەو واتە پێش بانگی بەیانی ئێران بە فەرمی کوژرانی عەلی خامنەئی ڕێبەری باڵای پشت ڕاست کردەوە. ئەوەش دوای ئەوەی هەر لە دوێنێەوە میدیای ئیسرائیلی باس لەوە دەکات کە سەرەداوەکانیان بەرز گەیشتووە و خامنەئی کوژراوە. بەڵام ئێران تا ئەم بەری بەیانیە بێدەنگی هەڵبژاردبوو لەگەڵ ڕاگەاندنی بڵین کوژرانی عەلی خامنەئی لە ئێران 40 ڕۆژ ماتەمینی لەگەڵ 1 هەفتە پشوو ڕاگەیەنرا. بەمەش ئەو جەژنانەی کە دێنە پێش بە تایبەت جەژنی ڕەمەزان، جەژنی نەورۆز لە ئێران کە 13 بەدرە هەیە، 13 ڕۆژ هاوڵاتیان دەستنە دەشت و دەر و سەیران، هەموو ئەم شتانە بەهۆی کوژرانی خامنەییەوە گۆڕان بۆ ماتەم. میدیای ئێرانی یاخود بەرپرسە ئێرانیەکان سەریان سوورماوە کە چۆن عەلی خامنەئی بەو ئاسانیە کوژراوە. لە کاتێکدا نزیکەی 2 هەفتەیەکە لە عەشارەکان پەنادراوە بەرپرسانی باڵای ئەو وڵاتەش ناتوانن ببینن. تەنیا هەفتەی ڕابردوو بوو کە عەلی لاریجانی ڕۆشتووە بۆ لای، ئەویش بە چاوی بەستراوە. واتە لەو ماوەیەدا هەر بەرپرسێکی ئێرانی چوێت بۆ لای خامنەئی بە چاوی بەستراوە چووە بۆ لای و شوێنەکەی نەزانیوە. واتە تونترین حاڵەتی ئەمنی ڕەچاو کراوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیسرائیل پێکاوێتی. هەر عەلی خامنەئی نییە کە کوژراوە، میدیای ئێرانی کوژرانی چەند بەرپرسێکی باڵای ئەو وڵاتەشی ڕاگەاندووە. لەوانە عەبدوڕەحمان موسەوی سەرۆکی ئەرکانی گشتی هێزە چەکدارەکان، محەممەد پاکپور کە فەرماندەی گشتی سوپای پاسدارانە، عەلی شەمخانی سکرتێری ئەنجومەنی بەرگری و ڕاوێژکاری باڵای عەلی خامنەئی بووە. ئەو کەسە کە لە جەنگی 12 ڕۆژەشدا زۆر بە سەختی بریندار بوو. حەزیز نەسیزادە کە ئەویش وەزیری بەرگری بووە بە هەمان شێواز کوژراوە. دوای ڕاگەاندنی کوژرانی خامنەئی ئێران بوو بە 2 بەش. لەلایەکەوە بەشێک لە خەڵکی و نەیارانی ڕژێم دڵخۆش بوون بە کوژرانی خامنەئی و چەندین هوتافی دڵخۆشیان دەوتەوە. لەلایەکی تریشەوە شەقامەکانی یاخود بەشە لە شەقامەکانی تاران پڕ بوون لەلایەنگرانی ڕژێم و عەلی خامنەئی و ماتەمینیان بۆ کوژرانەکەی دەردەبڕی. ئەم بەرپرسە کاردانەوەکان هاتن. عەلی لاریجانی سەرۆکی کۆمەڵەی بەرژەوەندیخانی ئێران ڕایگەیاند، ینی ئەو پەیامەی ڕۆ ئاراستەی ئیسرائیل و ئەمریکا بوو، وتی وەک چۆن جەرگتان سووتاندین ئاوا جەرگتان دەسووتێنینەوە. و باسی لەوەش کرد کە بەم زوانە ئەنجومەنی سەرکردایەتی کاتی پێک دەهێنرێت و ڕێبەری داهاتووی ئێران هەڵدەبژێردرێت. لەلایەکترەوە عەلی قالیباف، محەممەد عەلی قالیباف کە سەرۆکی ئێرانە ڕایگەاندووە کە ئەو ڕۆژیان لەبەرچاو بووە کە و هەموو ئەو سیناریۆیانەی کە پەیوەستن بە کوژرانی عەلی خامنەئی لەبەرچاویان بووە و هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوە. هەر دوای ئەم قسانە بوو ترامپ لە تروس سۆشیال میدیا پەیامێکی بڵاو کردەوە. ینی پەیامەکەی جۆرێک بوولەوەی کە دەڵێت بە دەردی خۆتانەوە دانیشن با خراپترتان بەسەر نێرم، چونکە لە پەیامەکەیدا دۆناڵد ترامپ دەڵێت ئەگەر هەر گورزێک بوەشێنن یاخود بەنیازی وەشاندنی هەر گورزێک بن بە شێوازێک لێتان دەدەم کە وێنەی نەبوو بێت. ئەوەی پەیوەستە بە عێراقەوە کە عێراق جیاوازتر لە هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە، هەم لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە لی دەدرێت، هەم لەلایەن ئێرانەوە لی دەدرێت. بەڵام حکوومەتی عێراقی کەمێک پێش ئێستا پەیامی سەرخۆشی بۆ ئێران ناردوو و 3 ڕۆژ ماتەمینی گشتیشی لەسەر تاسەری وڵات ڕاگەیاند. وردەکاریەکان و ڕوودا و پێشهاتەکان زۆرن. دەتوانن ئێوە بەردەوام چاوتان لەسەر 964 بێت و هیچ یەکێک لەو زانیارەتان لێ بەفیڕۆ نەچێت.